کاتت باش بەخێر بێی بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 24 لاپەڕە 24 بەشی دووەم چ نووسرایە کۆکردنەوە و لێدەرکردنی ژمارە گەورەکان پاشان لێرە چ نووسرایە گە بخینینەوە مێرووەکان بەشێک پێک دەهێنن لە کۆمەڵەی گیاندارە جومگەدارەکان مێرووەکان و پولەکەدارەکان و جاڵجاڵۆکەییەکان دەگرێتەوە. جاڵجاڵۆکەییەکان جیاوازن لەگەڵ مێرووەکاندا. مێرووەکان 6 قاچیان هەیە بەڵام جاڵجاڵۆکەییەکان 8 قاچیان هەیە. ئەوە جیاوازیەکەشمان زانی. شیکاری پرسیارەکان خشتەکە بەکاربێنە بۆ ئەوەی بدۆزیتەوە ژمارەی جۆری مێرووەکان چەند زیاترە لە ژمارەی جۆری جاڵجاڵۆکەییەکان. خشتەکە بەکاربێنە بۆ ئەوەی بدۆزیتەوە ژمارەی مێرووەکان چەند زیاترە. خشتەک هەیە لێرە بەکاری دەینین. ئەو خشتەیە 3 ستونە ئەستون و هەمان کاتیش چەند ڕیزە 1 2 3 4 5 6 ڕیزە 3 ستون و 6 ڕیزە. لە ستونی یەکەم لە لای دەستە ڕاست چ نووسرایە لە پەپولەدارەکان 40,000 جۆر هەیە بێگومان. لە ستونی ناوەندێ لە مێرووەکان 750,000 جۆر هەیە. ستونەکەی دەستی چەپ جاڵجاڵۆکەییەکان 70,000 جۆر. پاشان لەژێر هەر ستونەی ئەو گیانلەبەرانە نووسراینە لە ستونی یەکەم قرژانگ، قرژاڵ، ڕۆبیان، کولەی دەریا. لە ستونی مێرووەکان کولە، کولی یان کلۆ، مێرو لە مێش، پەپولە، قالۆچە. و ستونی سێم جاڵجاڵۆکەییەکان جاڵجاڵۆکە داپیرۆچکە، دوو پشک، قازرێژەکان، مۆرانە، گەنە. ئەو مێرولانە نووسراینە. پرسیارەکە دەڵێ مێرولەکان بەڕەنگەشکە بنووسم مێرووەکان 750 جۆریان هەیە. جاڵجاڵۆکەیەکان 70,000 جۆریان هەیە. پرسیارەکە ئەوەیە ئایا مێرووەکان جۆرەکانی چەند زیاترە لە جۆری جاڵجاڵۆکە؟ دەبی بچین چ بکەین؟ دەبی بچین ئەو دوو ژمارە گەورەیە لە یەکتر دەرکەین. ئەو دوو ژمارەیە لە یەکتر دەرکەین. بزانین گەیشتینە ئێرە لێرە. چەند مێروو هەبوو؟ مێرووەکان چەند زۆر بوون؟ 750. ئەگەر ئاوە لە خانەی دانەی ئاوە 750 دەگەینە خانەی 100,000. لە ئەوە ژمارە گەورەکەی لە سەری سەرەوەی دادەنین. پاشان ژمارەکەیت کە تۆزە گچکەترە یان گچکەترە 70,000 لە خوارتری دادەنێ دەینین لە خوارەوی دایدەنێن. نەتوانین ئەوها داینێن هەڵەیە نەتوانین ئەوها داینێن. دەبی هەمیشە خانەیەکان لە لای خانەیەکان و دەیان لە لای دەیان و سەدان لە لای سەدان. ئەوە ڕێزمان کرد. پاشان ئەو ئیشەی کە دەیکەین چییە؟ لێدەرکردن. واتە ئەو ژمارە گەورە هەیە 750,000 70,000 لێ بڕوە چەند دەمینێتەوە؟ هەمیشە لە لای ڕاست دەست پێ دەکەین لە یەکان. چ دەڵێن؟ دەڵێن لێرە چمان هەیە؟ دەڵێن 0 کەم 0 هەر 0 دیسان 0 سفری لێ بڕوە هەر 0 0 کەم 0 هەر 0 0 کەم 0. ئەو سفرانە هەمویان دەبنەوە 0 لە خوارێ دادەندرێن بەبێ ئەوەی هیچ خۆمان
بەبێ بیرکردنەوە چونکە سفر کۆ لەگەڵ سفر هەر سفرە کەمیش هەر سفرە. ئەو جەدوادەینە لای خانەی خانەی 10,000 کە لێرە لە ژمارە گەورەکە 5 لە ژمارە بچووکەکەش 7 دەڵێ 5 کەم 7 واتە 5 7 لێ بڕوە واتە ئەگەر 5 سێوت هەبی هاوڕێکت داوای 7 سێوت لێ بکە ناتوانی 7 سێوت نییە تەنیا 5 سێوت هەیە نابی دەبی بچی چ بکەی بچی لە هاوڕێەکەی لای دەستی چەپت قەردکەی یان قەرزکەی. هەمیشە قەرزکردنەکە وەکو بڵێ یەک قەرز دەکەی بەڵام چونکە ئەو هاوڕێت هەمیشە لە کاتی قەرز دە ژمارەدا بە قەرز کە دەیەکە دێتە ئێرە وەکو یەک لە تەنیشت ژمارە ڕەنووسەکەی خۆتدای دەنەی دەبیتە 15 5 هەبوو دەشتێ دەبیتە 15 بەڵام لەو ژمارەی تەنیشتەوە هەر یەک کەم دەبیتەوە تا ئەو هەفتە دەبیتە چەند هەفتەکە دەبیتە 6 چونکە یەکەک بە قەرز وەرگیرایە هەفتەکە دەبیتە 6 لێرە ئەو هەفتە وەکو ئەوەی وایە حساب دەبیتە 6 یەک دەڕوا لە هەفتەکەی بەڵام ئەو یەکە کە دێتە لای ئەو 5 دەبی بە 15 وەکو ئەوی 15 هەیە ئەو دەڵێ 15 ئێستا 5 سێوتە بووە 15 چووی لە لای هاوڕێیەکەی دەستی چەپت دە سێوتینە دەبتە 15 کەم 7 هەفتی لێ بڕوا و جارەی 15 سێوت هەیە و هەفتیش دەدەی بە هاوڕێیەکەت چەند سێوت دەمینێتەوە 8 ئەوجە لێرە ئەو هاوڕێی تەنیشتە تو 7 سێوی هەبوو 1 سێوی بە قەرزدا بە تو 6 سێوی مایەوە دەڵێ 6 کو بڵێ 6 سێو هەیە لێرە کەم لێرەش هیچ نییە لە خانەی 10,000 لەو ژمارەی 100,000 ببورن هیچ نییە سفر هەیە وەکو بڵێ سفر هەیە لەبەرەوە دەڵێ 6 کەم سفر لێرە هەر دەکا 6 هەر وەکو خۆی ئەو 6 دەتوانیت لەو خوارەوەی داینەوە 6 کەم 6 لێرە لە زیاتی هەفتەکەی 6 ماوە دەڵێ 6 کەم سفر هەر 6 لێرە هەر 6 ژمارەکە چی لێ هات پاشی ئەوەی ژمارەکانمان لێک دەرکرد 750,000 کەم 70,000 680,000 مایەوە 680,000 کەواتە جیاوازیەکە لە مابەینی مێرووەکان و جاڵجاڵۆکەکان 680 جۆریان زیاترە جۆری مێرووەکان لەوەی جۆری جاڵجاڵۆکەکان. ئەوە لێک دەرکردنی ژمارەی گەورە باشترین ڕێ لەژێر خانەدایانەی پاشان ئەگەر ژمارەی سەرەوە یان ڕەنووسی سەرەوە بچووک بوو بچی لە هاوڕێیەکەی لای چەپی قەرزکەی هەمیشە قەرزەکە یان قەردەکە وەک دە بەڵام لێرە لە ڕەنووسەکە یەک کەم دەبیتەوە تەنیا لە ڕەنووسەکە ئەگەر 7 بوو دەبی بە 6 ئەگەر 6 بوو دەبی بە 5 ئەگەر 9 بوو دەبی بە 8 ئەگەر 10 بوو دەبی بە 9 ئاوە. ئێستا با بگەڕێنەوە بزانین وەڵامەکە دراوە یان نا. خشتەکەمان بەکارهێنا و لێرە نووسرا بوو خشتەکە بەکاربێنە بۆ ئەوەی ژمارەی جۆری مێرووەکان چەند زیاترە مێرووەکان چەند زیاترن لە جاڵجاڵۆکەکان. ئەمن لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەی داهاتوو هەر بژی.